یەکێکە لەو حەوت هاوڵاتیەی خانۆکەی داوای چۆڵکردنی کراوە. محەممەد زیاد 19 ساڵ بەر لە ئێستا نیو خانووی لە گەڕەکی کوردستان کڕی و کردی بە شوێنی نیشتەجێبوون، بەڵام ئێستا بە نووسراوێک فەرمانی چۆڵکردنی خانۆکەی کراوە. وەکو خۆم لەبەرەوەی لەم خانێ زیاتر سگ نابم، ئەلێرە درێژە بم بە سیارە با بدەنە بانمە بەبی کێسی ئەم کوژن چۆن ئەم کوژن با بکوژن ئەلێرە جەنازەکەم مەگە هەرگرن ئینجا من ماڵبارکەم ماڵ بۆ هیچ شتێک چۆل ناکەم. خانێکم ڕووخاوە لە تورکی لەوێت تەرحیل کرام هەمستان دووبارە هاتمەتە یارمجە ئەوە میمگزامە شەڕێکشمان کرد ئەو کاتە نەیانێژێوان گوت ئێوە خەرشی شوێنێکی کەن باوگەم چۆ پردێ و دیفاعی کرد لەوێ هەردێک چەندا پێم دووبارە لە نوکەوە کردمەخانی هەمیستان عینە ڕژێمی بەعس هاتەوە نییە ڕووخاندی هاتمە ئەم کەرکووکە دامیانە بەشا گوتیان تو مخەڕبی و جێ نابێتەوە لێرە دەرمیان کردەوە دووبارە چوومەتەوە قەرەبەک هەتا ئێستاکانە من ئەگەم خانەیە بەجێنم ئەمە شەشەمین خانیمە. دانیشتوانی گەڕەکی کوردستان هەوڵی چۆڵکردنی ئەم حەوت خانووە وەک سەرەتایەک بۆ بە تعریبکردنی گەڕەکەیان ناو دەبن، بۆیە لە ڕووی هەوڵی دەرکردنی هەر ماڵێک وەستاونەتەوە. ئەگەر هەچ کەسێک خانوو بەناوێتی ئێمە هاتوین لیمان داگیر کرۆ مستعدین ماڵ و حاڵی خۆشمانیشی لەگەڵا پێشکەش بکەین. دووەم ئێمە کە هاتوینە تێرە لە 2023ەوە هاتوینە تێرە بە کڕینی هاتوینە تێرە خانومان لە کەس داگیر نەکردو و ماڵیشی تیان نەبووە بە پێچەوانەوە ئەم خانوانەکە ئێمە هاتیینە ناوی یعنی بریتی بوو لە هەیکەلێک بریتی بوو لە جۆرە ماڵێک کە هەر هەمومان خانوویەکی پارێکی زۆرمان پێداوە تقریبا 90 میلیۆنمان پێدراوی هیواشمانەیە 25 میلیۆنی تیا سەرف کردوەکو مەسروفات. بەتاکید ئەمە خۆی نایاساییە لەبەرەوە ئەنەوە بە شێوەیەکی خشکەی ئەوانە حەوت ماڵیان هەڵبژاردووە لە گەڕک لەم ناوە لە مەسەلەمەی کۆڵانە ئەم یەک ماڵە لە چەند دەوروبەری ئەم ناوە هەرشی 2 ماڵ و 3 ماڵوانەی هەڵبژاردووە بۆی زۆر دیار نەبێ کە بۆ هاتوش نەوتوان ئێمە هەر حەوت ماڵە نیە هەمووتان دەرەکەین. بەڵام ئەمە چۆنەڵی بۆ ئەوەی ئێمە یەکگرتووی ئەمە هەڵبۆشێنەوە بەس ئێمە بڵێ حەوت ماڵە من حەقم نییە بڵێ من حەقم نییە بۆیان سەر بگریا. پێشتر بڕیارێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک گەڕەکی کوردستانی لە ناوچەیەکی سەربازیەوە کردووە بە گەڕەکێک بۆ نیشتەجێبوون. ئەمڕۆژ ئەندامێکی فراکسیۆنی یەکێتی بۆ چارەسەری گرفتی خانۆکانی گەڕەکی کوردستان سەردانی وەزیری بەرگری عێراقی کردو تاوتوێی چەند ڕێگەچارەیەکیان کردووە بۆ دۆزینەوەی چارەسەرێک بۆ ئەو کێشەیە. بەتەکید ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان پابەندین لەسەر ئەو قەرارانەی وا هاتووە لە ناو مادەی 140 جێبەجێ بکەین و نێلین چیتر هاوڵاتیانی شاری کەرکووک دەربەدەر بکرێن و یان لە گەڕەکانی خۆیان دەربچن. کاروانی بێزارکردن و تعریب هەرجاری گوند و گەڕەکێکی کەرکووک ئەگرێتەوە ئەم جارەشیان ئەو کاروانە گەیشتۆتە گەڕەکی کوردستان لە کەرکووک. بەڵام دانیشتوانی گەڕەکەکە بە یەک دەست ڕوبەڕووی ئەو هەوڵە وەستاونەتەوە و ڕێگە نادەن تعریب بێتە نێو گەڕەکەیانەوە. کارۆن محەممەد، کورد سات نیوز، کەرکووک.